هیوادارن ئێمە دوێنێ ژمارە یاسایی پەرلەمانتارانی کوردستان بەپێی بڕگەی 48 مادەی 48 ببورن بڕگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوامان کرد کە بڕگەیەک زیاد بکرێ بۆ بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمانی کوردستان لەسەر مەسەلەی بڕینی لێبڕینی موچە. لە ڕێگەی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و لە ڕێگەی سکرتەری پەرلەمانی کوردستانەوە ئاگادار کرامەوە کە ناتوانن ئەم بڕگەی بخەنە بەرنامەی کار بۆ پێی کە تیمی حکوومەت ئامادە نابن لە دانیشتنەکەی پەرلەمانە. ئێمە ئەمانەیە جەخت لەسەر بابەتێکی گرنگ بکەینەوە لە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێکەوتووە و یاسای بودجە لە عێراق پەسەند کرا هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەشێکی زۆریان و بێجگەلەوە وەفدی دانوستانکار مەسەلەی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی بە دەستکەوتێکی گەورە ناودەنێن و پێیان وایە ئەمە جێگەی شانازیە و بارودۆخی هەرێمی کوردستان تەسیری هەیە لەسەر گۆڕانکاری لە بارودۆخی هەرێمی کوردستانە. بۆیە ئێمە جەخت دەکەینەوە پێویستە پەرلەمانی کوردستان دەسەڵاتی خۆی بەکار بهێنێت بڕیار بدات بە مەسەلەی لێبڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کۆتایی پێبهێنرێت چونکە پەرلەمانی کوردستان وەزارەتی یاسادانان نییە هەر کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان بێوێت کۆ ببێتەوە یا هەر بەڕێزێک بێوێت قانونێک لە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت پەرلەمانی کوردستان بۆی بشەرعێنێ. ئێمە پێمان وایە پەرلەمانی کوردستان دەسەڵاتێکی سربەخۆیە و دەسەڵاتی یاسادانانە ئەبێت دەسەڵاتی خۆی بەکار بهێنێ و فشارەکانی زیاد بکات لەسەر حکوومەت بۆ مەسەلەی کۆتایی هێنان بەستەمی لێبڕینی موچە. بۆیە ئێمە جارێکی تر جەخت دەکەینەوە لەسەر فشانە پەرلەمانیەکانمان بەردەوام بین.